چۆن بەرپرسیارەتی لە لای مناڵ دروست بکرێت ڕەنگە مناڵ لەگەڵ دەستپێکی تەمەنی کە لە خێزانێکە لە دایک ئەبێت ئیتر گرنگێکی زۆری پێ ئەدرێ نازێکی زۆری ئەدرێتێ هەتاوەکو تەمەنێکی دیاریکراو ئەو بابەتانەی کە ڕەنگە مناڵەکە زۆر درکی پێنەکە یاخود زۆر عەقڵی پێ نەشکێت زۆر کاریگەر نەبن بەلای دایک و باوکەکەەوە کە چۆنی مامەڵەکە بەڵام وردە ئیتر لەگەڵ ئەوەی کە مناڵەکە تەمەنی کەمێک بەرەو کامڵبوون ئەچێت کەمێک ئیتر هەستەکەی کە وردە ئەو بابەتانی کە پێشتر زۆر گرنگی پێنەداوە زۆر درکی پێنەکردووە لەمە دوا بۆ شێوازە نامرێ ڕەنگە دایک و باوکەکە ئیتر لە خەمی ئەوە دابن کە چۆن ئەم بەرپرسیارەتیانە کە لە ژیانە هەیە لە لای ئەم مناڵە دروستی بکەن جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەکەین با بزانین ئەم بەرپرسیارەتیە پێویستەکە لە نێو خودی خێزانە و لە لای دایک و باوکەوە چۆن لە لای مناڵ دروست بکرێ ئایا یەکسەر ڕاستە و خۆ پێویستە بە مناڵەکە بوترێت کە پێویستە ئەم بابەتانە وابن پێویستە تۆ ئەمە وا بکە یاخود وردە بە شوێنەی پێویستە لەگەڵ مناڵەکەدا کار بکرێت بۆ ئەوەی کە هەز بە بەرپرسیارەتی بکە گفتوگۆی چڕوپڕ لەسەر تەواوی ئەم بابەتاکەین بە میوانداری بەڕێز مامۆستا ئەمین سەپان کە بەڕێزیان پەروەردەکار و شاعیرن و ئێستا لەگەڵمان ئامادەیە مامۆستاگیان سڵاو لێ بێت ئەم کاتە باری باش مامۆستاگیان زۆر بەخێر بێ بەخێر دەمێکم لێم ناپرسنەوە هەمیشاوەڵتەزاری مامۆستاگیان دەخواتە مەدرێ ژویت ئینشەڵڵا مامۆستاگیان با دەستپێک لەوە دەست پێ بکەین چ تەمەنێک ئیتر بۆ مناڵ پێویستەکە دایک و باوک لەسەری ڕابوەسن ئەو تەمەنە بڵێن ئەم تەمەنە گونجاوە بۆ ئەوەی کە مناڵ وردە ئیتر هەز بە بەرپرسیارەتی بکاتیایدا سوپاسی جەنابتانەکەم دەرفەتێکی باش بوو و لە سەرەتایی کردنەوەی قوتابخانەوە ئێمە پەیامی خۆمان بگەینە خێزان و بگەینە قوتابخانە و بگەینە مناڵەکانی باخچە و مناڵەکانی سەرەتایی ئەو بابەتەی جەنابێ زۆر هەڵەگرێ کۆمەڵێ هۆکار هەن بۆ ئەوەی مناڵ وا پەروەردە بکرێ پەروەردە نەک فێرکردن چونکە پەروەردەکردن پێش فێرکردنە کە فێربوو ئەگە پەروەردەی نەبێ معنای ئەوەیە ئەو یاسا و دەستور و سیستەمە لە جێگای خۆیان ناتوانێت خزمەتی پەروەردە و فێرکردن و خزمەتی نەتەوەقی بکات ئێمە یەکەم بین ئەوەیە ئێمە لە خێزانەوە دەست پێ بکەین بەڕاستی من هەر وەک خۆشم بۆ ئەوەی نەڵێن هەرکەم مامۆسا گەیشتە کەناڵێکی تەلەڤیزیۆنی ئیتر ڕەخنە لە ئێماگرێ من باوکیشم مامۆستایشم پەروەردەکاریشم شاعری دنیای مناڵانیشم هەر هەموو قورسایەکە لەسەر شانی منە پێش خێزان بەڵام خۆتان ئەزانن سۆزی دایکایەتی شتێکە پەروەردەکردنی مناڵ شتێکە نابێ ئێمە پەروەردەکردنەکە بکەین بە قوربانی سۆزەکەمان لەبەر ئەوە من پێم وایە کە یەکەم قوتابخانە بۆ پەروەردەکردنی مناڵ ئامیزی دایکمانە ئەو مناڵانە کە وردە لەگە ڕووگاڵەوە دەست پێ ئەەکەن هەتاکو و ئەگەنە ئەوەی کەوا بچین بۆ باخچەی چاوایان ئێمە ئەرکی خێزانە کە بە شێوەیەکی ڕاست و دروست مامەڵە لەگەڵ ئەو مناڵانە بکات بۆ چونکە ئەمانە هەویرێکن تۆ ئەتوانی هەموو شتێکی لێ دروست بکەی بەڵام ئەگەر تۆ هاتێ ئەمانە بەلاڕێیا برد باوەڕ ئەەکەی من بینیم لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیا مناڵێک عمری ئاوا ساڵە وەخت و ئەوانە بوو ئەگریا بە هیچ ژیر نییە بوویەوە ئاخر خواردیانایە شیریانایە هەڵیانە پەڕان لە ئامێزیانەگەی هیچ ئاخری نوکەیەکیان بۆ هات لە شوێنێکەوە خێرا مناڵەکە دەستی برد بۆ مۆبایلەکە ژیر بوویەوە واتە ئێمە ئەم کات و سادە تەکنەلۆژیا وای کردووە هەر مناڵێک کە دەستی ئەوەی گرم مۆبایلەکەی پێبێ و ئیشی پێ بکە هەر لەو کاتەوە ئیتر ئەبێ دەستی لێ بشوێ چونکە خێزان جاران ئێمە
بەم شێوەیە نەبوو هەموو شەک فراهم بێ بەڵام بەو شێوەیە بوو کە باوک و دایکی ئێمە بەڕەحمە بن لەگەڵ مردووی جەنابتانە ئەو ڕۆڵە بخوێنن با کوێر نەبن وەکو ئێمە با دەستان ئاوا نەبێ ئەو وەختە ئێمەیان ئەبرد بۆ لای مامۆسا ئەو گۆشتەکەی بۆ تۆ ئێسخانەکەی بۆ من زۆر کە ڕخنە لەوە ئەگرێ ئەڵێن ئەمانە لە دەوری بەردان باسی دەوری بەر دەکەن ئەم شتە ناجایزە بەڵام باوکو و دایکەکەی ئەیوو من گۆشتێکی تەمەڵیم ناوێ ئێسخانێکم ئەوێ کە زیرەک و چالاک و دانا و زانا بێ بتوانێت خزمەتی خۆی و ئێمە و نەتەوەگەی زۆر باشە مامۆستا ئێستا لەگەڵ ئەوەی کە دەستپێکی خوێندن دەستی پێکردووە هەتا ئێستا ژەگەر ماوەی هەفتەیەکە چەندێکە دەستی پێکردووە ماوەی چەند ڕۆژێکە لە باخچەکان و دەست پێ بکەین ئەبینین ئەو بابەتی تۆ ئاماژی پێی زۆر دایک و باوکەیە بە تایبەتی دایکیش لەبەردەمە و باخچەیە ئەوە سێ بۆی مناڵەکەیە کە گریا بیباتەوە ماڵەوە هۆکارەکەشی بۆ چیە گەڕێتەوە هەمیشە مامۆستا بەڕێزەکان پێماڵێن ئەو خوێندکارانەی کە دانیشن ئەوەی کە ئەزانین بەرپرسیارەتی گرتووەتە ئەستۆ و شتەکانی خۆی پاراستوە جلوبەرجێکی جوان و عاقڵ دانیشتەوە پێناسێ بۆ خێزانەکەی بۆ گوێگرێکی باشە ئەوەشی کە ئایپادەکەی پێ و تەکلیفی دنیا لە مامۆستا و بەڕێبەرەکە کاڵێم ئایپادی پێ نەبێ بخوا مناڵەکەم ناتوانێت بێتە ناو باخچەکەەوە کەواتە ئێمە چۆن کارێک بکەین پێش ئەوەی لە دەرگای حەوشەی ماڵەکەمان بیبینە دەرەوە ئەم مناڵەوە پەروەردە بکەین کە چووە بەردەم سیستەمی خوێندن نە مامۆستاکە هیلاکە نە دایکەکە خۆی هیلاکە نە مناڵەکەش نەتوانێت بە باشی پەروەردە بێت زۆر جوانە کەواتە ئێمە کەم و کوڕیەکە ئەگەڕێتەوە بۆ هەرسێ لایەنەکە بەڵێ باشە من باوەڕەکەی یەک دوو مناڵەوەی پەیمانگای فێربوونی ئەلفوبێ کوردی و زمانەوانی و باخچەکان زۆر سەردانیانە گەم و ئەمانە چێژیان زۆر لێ وەرەگرم من وا ئەزانم لە باخچا کە ئەچمە ژووری ناز و ئەوە ئیتر ئەوە ئەچمە دنیایەکەوە هەر یەکە بۆ خۆی لە ئاوازێ لێ هەر یەکە بۆ خۆی جۆرە تامێکی هەیە هەر یەکە بۆ خۆی ڕواڵەتێکی جوانی هەیە ئیتر ئەمە وا ئەکات کە من بەردەوام لەو بوارە دانەبڕێم بەڵام بابینەوە سەر خێزان ئێمە ئەبێت ئاگاداری ئەوە بین سیستەمێک یاسایەک دەستورێک ڕێخستنێک بۆ خانەوادەکان بیگرن بۆ خۆیان ئەم سیستەم ئابێ چییە لە سوید بڵین ئەگەر کاگە سەرکۆ بوو بە سەعات 9 وەختی خەوە پێی ناڵێن هەستە بخەوە یەک جەرسی بۆ ئەڵێن کاتی خەوە ئەتر وای ناکەی کە تۆ ئەو نیوەی ئایپاتەکەی کردووە نیوەی فلیمەکەی بینیوە ئەگەر نەی بینێ ئەبێ بە عقدەی نەفسی لەلای لەبەر ئەوە ئەبێ من داوایان لێ یەکەم ڕژایان لێ یەکەم دەستیان ماچ ئەەکەم ئەم خانەوادانە مناڵەکانیان دوور خەنەوە لە ئایپات و لە مۆبایل چونکە ئەمە بۆتە مۆتەکە لە ملمان ئاڵاوە بۆ بە پەتایەکی سەردەم کە ئاستی خوێندن و نووسین دابەزیوە لەبەر ئەوە هەتا من قوتابیم هەیە یەد بۆ ئەوێ پۆلیەکی متۆستی ئەلفوبێ نازانێ پۆلی باخچەی ئەوێ زوو پێ بگەینە بۆ ئەوەی ئەلفوبیەکەی لای نابێ ئەبێ ئایپاتەکەی لەگەڵا بێنن وەکو جەنابۆی ئەبێ مۆبایلەکەی لەگەڵا بێنن لە لایە دانێجنا بۆ ئەمە لەگەڵ بوون و هینی ئەوە ئیتر لە یەک ئاستا ڕایان گرتووە من داوایان لێ یەکەم ئەگەر هاتوو هەر ویسیان ئەم مناڵە خۆشەویستی و سۆز و دایکایەتی و باوغایەتی بەنێ جۆرە مۆبایلێکی تایبەتمەندی هەیە ئەفلامێکی کارتۆنە لە خزمەتی مناڵایە نەک ئەوەی کە بەلاڕێیا بەرێ چونکە مناڵ ئەو دەسە بچووکانی هەموو شوێنێ ئەدۆزیێتەوە ڕاستە کە هەموو شوێنێکی دۆزیەوە هەموو شوێنێ بۆ ئەو باشنیە ئەمەیە مشکیلەکە ئەو مشکیلەیە خانەوادە ئەگەر چارەسەری نەکا خێزان ئەگەر چارەسەری نەکا کە بردی بۆ باخچە
ئەوانیش لەوێ گرفتێکی گەورەتری بۆ دروستەکە، ڕاستە. گیر ئەخۆن بەدەستیەوە زۆر باش. کە باخشەیشی تەواو کرد ئەچێ بۆ قوتابخانە ئەو وەختە دینەکان کاریگەریەکان زیاتر ئەبێ و ئێمەش ناتوانین ئەوەی کە ئامانجمانە بەدی بهێنین. زۆر باشە مامۆستاگیان، مناڵ ڕەنگە خۆی زۆر درک بەوە نەکا کە کۆمەڵێک بەرپرسیارەتی هەیە ئیتر لەسەر شانی ئەوە وردە وردە ئیتر ئەبێ هەستیان پێ بکات و بەجیان بگەێنێ. بە نمونە ئەگەر هەر لە مناڵێکەوە لە ماڵەوە دەست پێ بکەین کاتێک کە یاری ئەکا یاریەکانی بڵاو ئەکاتەوە چۆن دایک و باوک فێری ئەوەی بکەن کە ئەم یاریانە چۆن مڵکی چۆن و یاریان پێ ئەەکەیت و کاتیان لەگەڵ ئەبەیتە سەر دوجارش پێویستەکە کە وردە وردە فێری ئەوە بیکە کۆیان بکەیتەوە هەمووی بخەیتەوە شوێنی خۆی، یاخود بۆ ئەو مناڵانەی کە لە خوێندنان چۆن فێری ئەو بەرپرسیارەتیان بکەین کە ئەو ئەرکانەی کە لە خوێندنگا مامۆستا بەڕێزەکان ئەیدا بە خوێندکارەکە ئەمە ئیتر تۆ ئەبێ هەست بە بەرپرسیارەتی بکەیت لە بەرامبەر ئەمە و خۆت هەستی بۆی کە ئەرکەکانی خۆت جێبەجێ بکەیت. ئەم بابەتانە بێگومان پێویستی بە هیلاکەتێکی زۆر هەیە تا دایک و باوک فێری مناڵەکەی ئەکا کە فێری بەرپرسیارەتی بێ. پێویستەکان لە چیەوە دەست پێ بکە بۆی بە ئاسانترین شێوە مناڵەکەی فێر بکات؟ عزیزەکەم ئێمە ئەگەر بێت و قفڵێکمان لێ ئاسی ببێ نەکرێتەوە یەکێک نەبین لە ئەندامە کارەکانی ئەو خێزانە هەتا ئەم قفڵە ئەەکەین و ئەبێ دەکلیل بکەین ئەنجا ئەو قفڵە ئەکرێتەوە. پێش ئەوەی ئێمە ئەوە بکەین ئەبێ کلیلی چارەسەر بدۆزینەوە بۆ ئەم مناڵە ئازیزە. یعنی ئەرچی دایک و باوک ئەوەیە کە ئەم مناڵەی بر بۆ لای دادەکانی باخچە، دادەکانی باخچە تەواوکەیە کاری پەروەردە و فێرکردن و زانستی سەردەمیانی ئەم کات و سادە بن کە ئەوانی ژێن ئەم پارویان نیوە جوین کردووە ئەیخەنە پۆلیەکی سەرەتایی ئەبێ ئەوانیش بە ڕۆڵی کارای خۆیان ببینن بۆ تەواوکردنی ئەو بەرنامە و پەروەردەیانەی کە مناڵە پێویستێتی و مناڵ گەشەی پێ ئەکا و مناڵ دوور ئەکەوێتەوە تەکنۆلۆژیایەکی بێسەر و پێ و مناڵ دوورەکەوێتەوە لەو شتانەی کەوا تووشی شەڕەنگێزی ئەکات. لەبەر ئەوە ئێمە داوا لە خێزانەکان ئەەکەم بە تەنهاش من بانەچن بۆ بازار، بە تەنها بانەچن بۆ ماڵی بە تەنها بانەچن بۆ چافیلان، خۆی بکە بە ڕەهاوڕێیان هیچ عیب نییە. لە باوشیان بگرن با لە بخەنە سەر شانیان بۆ ئەوەی تۆ بە چاوگی پەروەردە و فێرکردنی خۆی بزانێ. ناوێت کارێ بکەی کە بڕواتە شوێنێک ئەو شوێنە جیاوازێکی هەبێ لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە لەوەی ماڵ خێزان. جاران یانود ئەگەر مناڵەکە شەوێک لە ماڵێ مایەوە گایە بە نێڵی مێنێتەوە، ئەگەر مایەوە دوو گابە ئێتر ئەوە کوڕی نیە وازی لێ بێت. لەبەر ئەوە ئێمەش هەر ئاوا من داوا ئەەکەم کە بەخۆشم لە خۆ بۆ خۆشم کە ئەو مناڵانە کە ئەو سۆز و خۆشەویستێمان هەیە لە دقەیەکە ئێمە چوار جار خنەخنیەتە لامۆنماچی ئەگەین وەرە ئامێزی ئەگەرین و ئەمە بتوانین ئێمە تۆزێک خۆمان بگرین لە پێناوی بەرژەوەندی مناڵەکانمانە. ئێتر خۆ خۆش دەزانێ کە مناڵ چوو بۆ باخچە ئەو وەختە باخچە دنیایەکی ترە دادەی زۆرتری تایە سیستەمێکی پەروەردە و فێرکردن و زانستی تایە خواردنەکەی لە خواردنەکانی ماڵەوە ناچێت سیستەمەکەی لە سیستەمەکەی ناچێ. باوەڕەکەی ئێمە مناڵەکەمانەیە بن نەبوو لە دایانگەینەوە هەتا ڕۆشتین ڕەوشاتاڵی سیستەمەکەمان بۆ بڕە قزمانە ناوسیستەمەکەی ئەو مناڵ زۆر دانا و زانایە. یعنی پرسیاری وا ئەکا کە تۆ ڕائەمێنی چۆن وەڵامی ئەمە بیتەوە. لەبەر ئەوە من پێم وایە یعنی سیستەمی پەروەردە بۆ باخچەکان، بۆ دایەنگەکان، بۆ سەرەتاییەکان کە ئیسە پێڵێن بنەڕەتی ئەمانە هەمویان
لەژێر چاودێری مامۆسایانی پەروەردەکار و خاوەن ئەزمونا بن بۆ ئەوەی نەبنە مای مەینەتی بۆ ئەو مامۆسایانەی کەوا دەرسیان پێڵێن چونکە جاران تۆ هەر گۆرانێکی چۆلەکە پاساری بۆ ئەوتن هی نەورۆزێکە بۆ نەکرد گەشتێکە پێکردن ژینگت پێ ئەناسان بەڵام ئێساکێ دنیاکە بەرفراوان بوو ئەم بەرفراوانیە پێویست بەوە ئەکا تۆش بەرفراوان بی لە زانست و تەکنۆلۆژیایەکی خزمەت بەوان بۆ ئەوەی جارێکی تر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو پەروەردە ڕەسەنەی کە مامۆسا ئازیزەکانی ئێمەیان پەروەردەکەن. زۆر باشە. مامۆسا باسی خاڵی کە بکەین کە زۆر گرنگە هەر پەیوەستە بەوەی کە مناڵ بەرپرسیارەتی بگرێتە ئەستۆ. زۆر جارە مناڵە لەبەروی دنیایەکی فراوانە و بەردەوام شت وەرەگرێ و بەردەوام پرسیارەکە. هەندێک لە مناڵەکانمان زۆر جار ئیتر لە پاسەکەی بەردەرگەوە هەتای باتە شوێنەکەی خۆی لە دایانگە و ڕۆزەکانەوە. ئەم مناڵە چی وەرەگرێت لە ماڵەوە کە پرسیاری لێکەن دایک و باوکەکە ڕاستیەکەیان پێناڵێ یانێ وێنێت نەچێتە ژێر ئەرچێکە و بتوانێت ئەوەی کە پێی وتراوە جێبەجێ بکە. تا چەند گرنگە ئەو دادەیە کە هەیە کە لە ناو دایانگەکەیە ئەو دایکەش کە لە ماڵەوەیە هەماهەنگی هەبێ لە نێوانیانە لێپرسینەوە هەبێ لە نێوانیانە. بۆ نمونە هەستەکەی لە ژوورێکە 15 مناڵی تایە سێرەکەی مناڵێک نامۆ دیارە ئەم مناڵە خەویە ئەم مناڵە گۆشە گیرە ئەم مناڵە تااقەتی چی نییە. ئەو پەیوەندی بک بە دایکیەوە بۆی کە بتوان ئاگیان لێبێت کە تۆ باسیەوەکەی پەروەردەیەکی تەندروستیە بێ دوای پەروەردە تەندروستەکە پێویستە فێرکردنێکی تەندروستیشیە بێ. ئەمە چەند گرنگە. بەڕاستی یعنی پرسیارەکە ئەوە هەڵەگرێت کە ئینسان بە شێوەیەک جوابی باتەوە کە لە خزمەتی ئێوەی ئازیز و لە خزمەتی پەروەردە و فێرکردن و دایکان و باوکان هەبێ. لە وڵاتە پێشکەوتۆکانە کە ئەو مناڵە ئەبەن بۆ دایەنگە ئەبێ باحیسەی ئیجتیماعیەکە مامۆساکەی ئەوانەی کەی پەیوەندیدارن بە هەڵس و کەوتی مناڵەکەەوە لەگەڵ دایک و باوکەکەیانە کۆمەڵێ دەفتەرێکیان هەبێ جایکەنەوە ئەمە پەموو ئەمە هێرۆ ئەمە ئایا ئەمە زۆرە خوات شەڕەنگێزە گرینۆکە کە ڕەواڵەیە چییە هەمووی کە تۆیە بە ئەمانەتەوە نەگەت بەعزێ دای گەڵێ ئەگەر نقصانێکی مناڵەکەی بڵێ لە مەکتەبە یاخود لە باخچەیە لە دایەنگا پێی ئین بێ نە ئەبێ هەموو شتێ بڵێ بە دادە و بە مامۆستاکان بۆ ئەوەی لەو ڕێگایەوە تۆ چارەسەری ئەو کێشانەیە بەعزێ مناڵ هەیە بەدەستی خۆی نەبێ نان ناخوا ئەبێ تۆ بچیتە سەر ئەو هێن وای لێ بکەی بەم دەسێتەوە تۆزی خواردنی بەو دەستەیکەتەوە یا جاری وای هەر بە کەوچک ناناغ هەر خۆی دنیاە خوارەوە هەموو جانی خۆشی پیسەکە بەڵام نابێت تۆ ئەمە وا لێ بکەی ئەم مناڵە ئەگەر لێی ئەگەر ویزی بکەی لە خواردنەکە ئەو وەختە هین ڕەتفعلێکی ئەبێت بەرامبەر بە مامۆسا بەرامبەر بە دادا ئەوە کە کەوتینە سەر ئەوەی بچینە باخچەش هەر هەمان بەڕام ئێستاکێ ئەبینی مناڵ 2 مانگ 3 مانگ دەوامەکە ئەنجا کۆبوونەوەی دایکان و باوکانە بەڵام من پێم باشە پێش ئەوەی بچێتە دایەنگە و بچێتە باخچە و بچێتە قوتابخانە کۆبوونەوەی دایکان و باوکان بکرێ ئەو وەختە لە هین هەیە ئیسیمارە هەیە ئەو ئیسیمارانە ئەو هەر مناڵێ بۆ خۆی چی بکە پڕی بکاتەوە بە یارمەتی قوتابخانە و بە یارمەتی خێزان ئەما چەند کەسن لە ماڵەوە کرێچین یا کرێچینین کێشانەکەی چەنە پێوانەکەی چەنە ئەم مناڵە گرینۆکە عەسەبیە هادیئە زۆر ئەخەوێ ئەبێ ئەمانە لەو ئیسیمارەی پێناسە بدرێ بە مامۆساکە کەواتەی ئێمە کۆبوونەوە بۆ کەی ئەکەین کۆبوونەوە دوای هەفتەیەک دوای 10 ڕۆژ بۆ ئەم بۆ دایکان و باوکان بکرێت بۆ ئەوەی بتوانرێت بەم شێوەیە مامەڵە لەگەڵ مناڵەکە بکەی ئەو پەروەردەیە کە ئەو ئەوێ ئامانجێتی بگاتە ئەنجام ئەو چی بکە ئەو سوود لەو
معلوماتەوانە بکەوێت کام دایک و باوکەکەی پێشکەشی ئەکات. دەستەکانە خۆش بە مامۆستاگیان ئەگەر وەکو دواوتەی خۆت وەکو ڕێنماییەک بۆ خوێندکارەکان کە ئەم ساڵ دەستپێکی ساڵی خوێندنیانە و هەروە بۆ دایک و باوکیان چۆن لەگەڵ مناڵەکانیان مامەڵە بکەن بۆ ئەوەی کە بەو دنیا تازەیە ڕابێن فەرموو. جا بۆ ئێمە لە شعرێکی باخچە و شعرێکی قوتابخانەیش زۆر باشە. باخچەکەم شۆخ و شەنگە، ڕازاوەیە قەشەنگە، زۆر پیرۆزە لە لامان، خۆشمان ئەوێ وەک چاومان، دادەکانمان بەهەستن، جێی متمانە و مەبەستن، وەکو دایە و بابەگیان لە لامان خۆشەویستن، تا ژیان بەردەوام بێ هەردوو لایەن پێویستن، بۆ بەرژەوەندی ئێمە خاوەنی یەک هەڵەوێستن. ئەمە باخچەیە ئەو مناڵانەیە ئەمانیان فێکرد باسی سێویان بۆ بکە بزانە سێ و ژوورەکان ناوی سێوە. ئەمە هەمومان کۆ بووینەوە ناوێ بدۆزینەوە، ناوی سێومان هەڵبژارد هەمومان تێرمان لێ خوارد، بۆ ئەوەی جوان بیناسی وێنەکەیمان هەڵواسی کە دادەهات پێیوت مناڵینە ئافرین. چەند بە سادەی و بە سادەی ئەم ئێستاکێ زۆربەی ئەم ژووری باخچەکان شعرێکی من یایی ئەو شاعرە ئازیزانەی دنیای مناڵان بە ڕسمی نازنازە و بە گوڵەمیناوە شعرێکیان لەبەرە هەر بە تیکرار بە دووپات بوونەوە ئەو شعرانە لەبەرەکەن خێرا ئەڵێن تۆ لە پۆلی شێڵێ من لە پۆلی هەرمیە. ئەنا هەرمێکی خێرابازی هەرمێکەی بۆ ئەکا لەبەر ئەوە ئێمە بۆ ئەوەی لە نۆکو بابەتەکەمان مەجال نەبێ با بچین بۆ حرەمی قوتابخانیش بزانین ئەمین سەپان چی بۆ قوتابخانە ئاڵەیە. فەرموو وەرن وەرن مناڵان دووربین لە کوچە و کۆڵان، بڕۆین بۆ قوتابخانە کە مەڵبەندی ژیانە، پۆلی پوختە و پڕ لە مێز ئێمە دەگرێتە ئامێز، گۆڕەپانی فراوان بۆ گەمەی وەرزشەوان، ژووری وێنەیش لەولاوە بە نیگار نەخشێنراوە، مامۆستا و بەڕێوەبەر تاجی سەرن تاجی سەر، کارگوزاریش هەروایە وەک دایک و باوک وایە، قوتابخانە گشت کاتێ زانستیمان دەداتێ. کەواتە تۆ ئەبێ پەل بهاوی هەر مامۆساکە و خۆش نوێ، دادەکەیشی خۆش بوێ، کارگوزارەکەیشی خۆش بێ، بەلوعەکەی خۆش پێ ئەبێ بیگریتەوە، ئەبێ ئەو پێش ئەوەی کە دەست بکەن بە وانە خوێندن ئەبێ ئەو مامۆسایانەی کە بە تایبەتی پۆلی یەک یەن بۆ قوتابخانە مامۆساکان لەگەڵ خۆیانە بیان بن. ئەمە بەڕێوەبەرە، ئەمە یاریدەدەری بەڕێوەبەرە، ئەمە ژووری مامۆستایانە، ئەمە باخچەی قوتابخانەیە، ئەمە گوڵ و گوڵزارەکەی ئەوەیە، ئەمە شوێنی ئاو خواردنەوەیە، ئەمە پێویستی بەوە ئەکا چۆن ئاو بخۆی کە کاتێ ئاڵا هەڵ ئەکرێت لە ڕۆژەکانی پێنجشەمە ئەبێ ئەوان چی بکەن، کەواتە بچێتە باخچە ئەبێ چی بکە گوڵەکانی لێکاتەوە نە لەبەر ئەبێ ئاوی بە ئەبێ ڕێزی لێ بگرێ. کەواتە ئەم پەروەردەیە پێش دەست پێکردن بە خوێندن ئەبێ مامۆسا و دادا بە یەکەوە لەگەڵ باوک و دایکە هاوڕابن بۆ ئەوەی ئەم مناڵەوا لێ بکەن کە قوتابخانە تەنها فێری ئەلفوبێی کوردی و زمانەوانی نییە، تەنها فێری پەروەردە و فێرکردنی دەرەوە و ماڵەوە و قوتابخانە و کۆمەڵگەیە. زۆر دەستەکانی خۆش زۆر زۆر درێژ بووی لەش ساغوی بۆ ئەوەی کە بەردەوام بی لەو خزمەتە جوانی کە هەمیشە بە مناڵان و بە خوێنکارەکانی ئەەکەی بەخێر بێ سەرچاوان جێگەی شانازیەمە تەمە درێژی بۆ هەمیشە مناڵەکانمان ئاوەدانن کە ئێوەی ئێمە تەمەنێکمان ڕابواردووە
ئەوەی کە بۆ من و بۆ کەسانی وەک من ماوەتەوە خزمەتکردنی مناڵی ئەو نەتەوەیە ئەمە نابێ خۆمان قەرزاری ئەو خوایە بکەین و دایک و باوک و مناڵی ئەو نەتەوەیە بکەین ئەمانەتەوە ئەبێ خزمەتیان دەست خۆش بێ مامۆستاگیان زۆر سپاس بام دەست خۆش